دەمباش خوێندەکاری مە هێژا و دەلال ئەز مامۆستا جەمیلامە مامۆستای ببرانشی بیرکاری ڕەفێ 4 ئیرۆ ئەمێ دەرباسی وانەیە خۆیان دوویەم بن وانەیە ئەمەیە دوویەم کۆمکردن و دەرخستنە هژمارین 5 پێپلگە ئیرۆ ئەمێ هەفتوورە فێری کۆمکردنی و دەرخستنی ببن چ رێبازی ئەم کۆمکردنە ڤە هژمارین 5 پێپل ئەم بکار تێنن دەستپێکێ ئەمێ بێژن کۆمکردن جەمە هەیە کۆمکردنە هژمارین 5 پێپل ئەم چاوە بکار تێنن دەستپێکێ ئەمێ هژمارێ خۆیان پێپلکان ئەمێ بن هەفتوو ڕێز بکن و ئەمێ دوورەژی ئەمێ هەر پێپلکێکی یەکانی بن یەکانیرە و دەهانی بن دەهانیرە ولو ئەمێ بن هەفتوو ڕێزکن و ئەمێ کۆمکردناخوا بکار ئێنن نها هەفتوورە بێ چەند میناکارە ئەمێ هەفتوورە کۆمی بێ کۆمکردنی بن میناکن جەمە ئەمێ میناکێکی هەفتوورە نویسن 333,321 ئەمێ ئێن ئەڤ هژمارەکە 5 پێپل جەمەیە ئەمێ کۆمی هژمارەکە 5 پێپل دیترێکن ئەمێ هژمارە خۆیان دیترێژی نویسن بن هژمارە خۆ یا منویسیدە هژمارێ خۆی یەکانی بن یەکانیرە ئەمێ بێژن 5,403 و ددۆ مە یەکانی بن یەکانیرە دەهانی بن دەهانیرە سەدانی بن سەدانیرە هەر پێپلکێکی مە بن پێپلکا دیترێ دەژی منویسی لێ دێ ئەمێ ئێن کۆمکردناخوا بکار ئێنن یەک کۆمی ددۆ جەمە 3 ددۆ کۆمی 3 5 ئەمێ بێژن 3 کۆمی 4 7 ددۆ کۆمی 3 5 3 کۆمی 5 جەمە دکێ 8 جەمە ئەنجاما کۆمکردنا بە هەردوو هژمارە کرە 85,753 ئەم کارن بە ئەوایەکی دیترێ بە ئەوایە بۆ ئەم شاگرتێ خۆ خوێندەکاری خۆ بێ هەسانیژی بدنا فێرکردن ئەم کارن بە ئەوایەکی دیژی vê کۆمکردنê بکار بێنن بە ئەوایە مۆریکان شاگرتê me yên delal li vê dê çend yekanî cema yek heye ev morîkek li cema hebû em çê dikin li vê dê yekaniya dîtirê di doa em ê êna dihanî cema yek jê di doa ya dîtirê cema hijmara yekaniya dîtirê sisêya ئەمێ ئێنە سەدانی جەمە یەک ژێ 4 یادیترێ li cema sisêya ئەمێ ئێنە هەزارانê hijmarek jê li cema di doa yadîtirê sisêya ئەمێ ئێنە 10,000 hijmarek jê sisêya yadîtirê cema 5 ئەمێ ئێن va morîka ئەمێ hevdû re jmêrin ev rêbazê komkirinê li cema goçawa me encam li vê dê dît ئەمێ ئێن morîkê xwe bê giştî bi hevdû re کۆمکن ئەمێ بێژن 1 2 3 ئەنجام چ داما سسێ داما ئەمێ ئێن دەهانی دیسە بێ چاوەمە ئەنجامە vê کۆمکردنê dît ئەمێ morîkê xwe tevda jî کۆمکن ئەمێ ئەنجامê jî deynin 1 2 3 4 5 ئەمێ ئێنە سەدانî ئەمێ بێژن 1 2 3 4 5 6 7 ئەمێ ئێنە هەزارانی 1 2 3 4 5 10,000 1 2 3 4 5 6 7 8 جەمە ئەو ڕێبازێکی هەسانە بۆ خوێندەکارێ ما فێر ببن بێمە چاوە کۆمکردنا ڤە هژمارە چێ کرد جەمە دیسە داما 85,753 li vê dê piştî ku em fêr bûn bê çawin komkirina hijmarê xwe yên 5 pêpil em bikar tênin bê komkirinê de çend taybetmendiyên me hene di taybetmendî
هنا تایبەتمەندیە یەکەم دەبێژێ کۆمکردن کارئانینەکە هەفگوهێرە. چاوە یانی کۆمکردن تایبەتمەندیەکە هەفگوهێرە. لەوێ دێ بچەند بینەکە ئەمێ بنویسن و ئەمێ فێر بن بێ چاوە ئەف کۆمکردن هژمارنا هەفگوهێرن. دەما ئەم وەرن بێژن 300 کۆمکردنی 200. ئەنجامێ چاوە چ دێمە ئەنجام 500. دەما ئەم وەرن ڤە هژمارێ خۆی گومە کۆم کردی ئەم لەو بگوهارن. وێ چ ئەنجامێ دێمە ئەم وەرن بێژن 200 کۆمکردنی 300. ئەنجامە وێ ناکێ هەمان ئەنجامێ دێمە 500. لەوێ دێ ئەم دەبینن گۆ کۆمکردن کارئانینەکە هەفگوهێرە. دەما ئەم هژمارێ خوا جهێوانێکێ لەو دگوهارن هەمان ئەنجامێ ئەم دەست دخن. یاد دووە کارئانینە تایبەتمەندیە ئەمەیە دووەم لەوێ دێ بێ کۆمکردن کارئانینەکە یەکگرتیە. چاوەژی دبێژێ کە کۆمکردن تایبەتمەندیەکە یەکگرتیە. دیسا ئەمێ بەهەفدۆرە چەند میناکان ویسن و ئەمێ بەهەفدۆرە بینن ئەمێ فێر بن بێ چاوە تایبەتمەندیەکە یەکگرتیە. دەما ئەم وەرن سێ هژمارە ئەم کۆمکن کۆمی هەفتوو بکن ئەم بێژن سێ کۆمی دێ کۆمی 5. ji bo hesankirina sê hijmara bi hevdûra em karin kevaneka bikarbênin. Çawa em ê kevaneka bikarênin em ê destpêkê her du hijmarê xwe yê destpêkê em ê kina kevaneka da. Li vê de em ê bêjin sê komî dê em ê ve her du hijmara kina kevaneka da em ê encamê bînin bi dawî em ê encama kevaneka em ê komî encama xwe ya sêya bikin. Li vê de em ê bê sê komî dê çil komî 5 çi encamê dêma çil û 5. Em karin bi rêbasekê dîtirê jî komî hevdû bikin bê nivîsandin û bi kevaneka bê rêbasekê dîtirê jî em ve hejmara çê bikin. Dema heman mînakil ceme bê. Em bêjin sê komî deh komî 5. Dîsa dema got em werin ji bo hêsankirina komkirina ve sê hejmara her du hejmarên dawî em dikine navbera kevaneka da. Em ê bêjin deh komî 5 me kirina navbera di kevaneka da û em ê encamê bînin û bi dawiya wê nake em ê komî hejmara sê kin. Em ê bêjin li cem me bê sê komî deh komî 5 15. Em ê niha sihî komî encama kevaneka kin. Li vê de sê komî 15 çil û 5. Li vê de em çi dibînin got komkirin karîneka yekgirtiya û bi dirê bêza jî me komkirina vê taybetmendiyê dît li vê de bi karîna yekgirtinê dê karîna kevaneka di hejmarê de ji bo hêsankirina komkirina ve hejmara em dibînin. Li vê de em ê hakê fêrî de piştî komkirinê em ê fêrî derxistinê bin. Em ê derxistina hejmarê xwe yên 5 pêpil em ê çawa bikarênin. Derxistin li vê de hejmara xwe ya mezin em destpêkê dinivîsin û piştî wê nake em hejmara piçûçik jê kêm dikin. Niha bi çend mînaka em ê fêr bin bê çawa derxistina ve hejmarên 5 pêpil em bikar tênin. 5 û 3000 û 400 û 6 û 5. Em kêmekî çi qasî dikin? 40 û 10,000 û 100 û 5 û 1. Ve her du hejmara em çawa kêmî hevdû kêmekî hevdû dikin. Destpêkê me hejmara mezin me nivîsî û em ê kêmekî hejmara piçûçik kin. Li vê de em ê yekanî bi yekanî re, dehanî bi dehanî re, sedanî bi sedanî re, hezaranî bi hezaranî re, dehhezaranî bi dehhezaranî re. û me her hejmarekê bi pêpilka wê re me dibin re nivîsî. Li vê de dema em werin em ê bêjin yekanî 5 kêmekî yek 4 di dêma. Dema em bêjin 6 kêmekî 5 yek 4 kêmekî yek sê 3 kêmekî di do yek
5 کیمکی 4 1 چه انجام داده ما 11314 داده ما انجام داویا کیمه کرنا هجمارا مزن جه هجمارا بچوچک ام کارن میناکا کدی بنویسن میناکا کدی تری امی بهفدورا انجام وینا که ببینن 18,221 پنجی و 1,111 امی انجام و هر دو میناکا بینن ما هجمار خویا مزن نویسی امی کیمکی هجمار خویا بچوچکن امی به یک کیمکی 1 صفر دو کیمکی 1 دو کیمکی 1 دو کیمکی 1 8 کیمکی 5 سه و 1,110 انجام ددیما لویده پشتی انفری که درخستنی بون لویده درخستن به استاندن جمع هیا چاوه یعنی گو هجمار دل جمع هبه امی انجاما وینا که بستاندنی بینن لویده ما هجمار ما یا مزن منویسیا و هجمارا بچوچک ملبن نویسیا امینها فیر بین بیچاوا بستاندنی امی انجامه ببینن دما امورن ام بیشن 1 کیمکی 5 ام کارن هجمارا 1 ام کیمکی 5 بکن ام نکارن یکی کیمکی 5 بکن جبرگو یک الجمعه ام نکارن 50 درخن امی چاوکن اب هجمار یکانیا امی اینا هجمارا خویا دهانی 4 جمعه دما ام یکی جه ببین و ببی 3 دهانیش خو کبرین هم فیر بونا هر یک دهانی ده جمع نشان دکی دما امورن و ده بدنا یکی ول جمع چه به 11 اما این بیشن 11 کیمکی 5 11 کیمکی 5 کا انجام دما 6 دما امورن دهانی اما به 3 کیمکی 6 ام کارن به هجماری کیمکی 6 بکن ام نکارن اما یکی جه صدانی بن صدانی الجمع و ببی دو الجمع سسیا و ببی چه و ببی 13 اما به 13 کیمکی 6 چخاسی انجام دیده ما 8 اما اینا هج پیپل تا خویا صدانی دما ام بیجن دو کیمکی نه ام کارن به هجماری درخستنی نه بکن ام نکارن امی ورنا پیپل کا خویا هزارانی دو الجمع دبی 12 5 الجمع دبی 4 امی این بیجن 12 کیمکی نه چه انجام دیدیم 3 امی اینا پیپل کا خویا هزارانی امی به 4 کیمکی نه دیسا چه نابش برگو هجمار امایا گو ام درخستنی هجمار بچوشک دکن هجمار الجمع بچوشکا چه نابه امی اینا 10,000 الجمع و ببی 6 و هزارانی الجمع ببی 14 ام کیمکی نه بکن و چه انجام دیما 5 اما اینا پیپل کا خویا 10,000 6 کیمکی 5 لویده اف انجام داویا بری بازه استاندنه گو ام بکار تینن بیچا و پیپل کل جمع دما امورن یکی 50 درخن چینابه ام چاوا جه پیپل کا درخدا ام دستینن و ام پیپل کا خویا گو ام درخستنی دکن ام مزن دکن و ام گو درخستنا خوا بکار تینن لویده اف انجام داوی بو 5,386 خوندکان من دلال لویده امتینا و داویا وانایان خوا اونها امی پرتوک خوا سر روپلا 21 امی وکن و امی بهفدورا امی پرسه هنداری بهفدورا چاره سر کن خوندکاری ما پرتوکا خوا وکم امزانن مفکریه سر روپلا 21 امی پرسه خونهای که امی پرسه خواه هنداری
هفدورة چارە سەرکەن چەند میناک سەر کۆنکردنی هەنە الجەمە و چەند میناکژی سەر دەرخستنی الجەمە هەنە دەستپێکی دەرخستن ئەمێ va هژمارێ va میناکی خۆی دەرخستنی ئەمێ هەفدورە چارە سەرکن و ئەمێ جارێکە دیوەکە لێڤەگەرێکی جوانەیە خۆرەژی چێکن و ئەمێ ئەنجامێژی بینن لێڤێ دێ هژمار ئەمەیە دەستپێکی دەرخستنە دەرخستن مە هژمارە خۆیان مەزن نویسیە و مە هژمارە پچووکژی مە بنیژی بن پێپلکادا مە نویسیە مە یەکانی بن یەکانیرە و دەهانیژی مە بن دەهانیرە نویسیە نەهامێ ئێ کارانینا خۆیان دەرخستنی ئەمێ بکارێنن لێڤێ دێ ئەمێ بێژن یەکانی هەفت یەکانی کێمی کێمەکی دو یەکانی وێ چ ئەنجامی الجەمە دێ هەفت کێمی یەکێ ددۆ الجەمە پێنج ددێ ئەمێ ئێنە دەهانی الجەمە یەکە یەک ئەم کارن کێمەکی سێ بکەن ئەم نکارن دەما ئەم وەرن هژمارە بۆ ئەم دەرخستنی کە هژمارەکە دیدن کە دن دکن لازم هژمارەکە مەزن بێ دەما بچووچک بێ ئەم بێوەکە ئەمزانن بستاندنی ئەم چارە سەر دکن ئەمێ هژمارە خۆیان یەکێ ئەمێ مەزنکن چاوە مەزنکن بە هژمارە ددووە ئەمێ ئێن یەکێش هژمارە خۆیان ددووە ئەستێنن و ئەمێ بدنە هژمارە خۆیان دەهانی هژمارە یەکێ لێڤێ دێ ددۆ لە جەمە دمێنێ یەک و دەهانی الجەمە دمێنێ دبێ یازدە نەها لێڤێ دێ ئەمێ یازدەها ئەمێ کێمەکی سێیاکەن لێڤێ دێ دەما ئەمە دەبێژن یازدە کێمەکی سێ هەشت ددێمە ئەمێ ئێن وەکە ئەمزانی بەرین هەکێ ئەم فێر بوونە هژمارên گۆ هژمارên wanekê nebin dibin wê hijmarê de em sifra çêdikin ji ber got hijmar nînin niha li vê de wekê em zanin nirxê wê nake sifra li vê de jî em ê sifir çêkin em ê li vê de jî sifir çêkin li vê de dema em dibêjin yek derxistinî sifir yek didême pênc derxistinî sifir pênc didême çar derxistinî sifir چار جید دیما انجام چه مدرس خستیا 45,000 و 185 اما اینا میناکا خویا دیتره لیوی دی اوجی درخستنا درخستنی اما و هجمارا پیکینن اما به یکانیت درخستنی یکانیت چه انجام دیما صفر دهانی پیش که کیمه کی دو سه هفت کێمە کی چار سێ دو وەکێ ئەم زانن li vê de em ê sifra çêkin ji ber got hijmarê wê pêpilkê dema got hijmar nebe em ê sifra çêkin dibin ra em ê do derxistinî sifir kin di duwa çar derxistinî sifir çar encam me çi bi dest xistiye 42,303 li vê de em ê îne her du mînakê xwe yê dîtirê li vê de komkirin cemeya em ê ve her du mînaka bi karanîna xwe ya komkirinê em ê encama wanekê bînin em ê yekanî komî yekanî kin du komekî şeş çiqas dike li cema heşt em ê çar dehanî komekî yek dehanî pênc li vê de jî em karin dewsa ve hijmarên vala ام صفر چیکن ام کوم بکن هشت کومی صفر هشت دیما و دو جی کومی صفر دو دیما 10,000 و 8 اف انجام داویا کوم کرنا و هر دو هجمارا اما اینا میناکا خویا دویم د کوم کرنی دا لوی ده دیسا ام بکارانینا خو وکی هجماری خو دیتری ام یکانی بیکانی را پنج کومکی سه هشت li vê de jî wekî ku em fêr bûne dewsa ve hijmarên vala em sifra dinivîsin û em bêjin çar komekî sifir çar û sê komekî sifir sê şeş komekî sifir şeş çi encamê didê me 6,348 ev encama taliya ku em dest dixin pirsameya duyem dibêje چار هجمار جمعنا جوا هر چار هجمارا چه کیجا هجمار یا پنج پیپلکا امین ها به هفدوره هجماری خو خوینن و امی به هجمار خویا پنج پیپل امی نیشان کن
لفيدي حفتي وبينج هزار ودصد وهشتي وچار چند هجمارة چند پیپل کل جمع ام کارن بیجن ام ناکه 5 پیپل کا جبرگو ام ودما ام ورن ام لقا چکن ام لقا یکانی لقا هزارانی لقا هزارانی ده هجمار الجمنا لفيدي 3 هجمار لقا یکانی دا و ده هجمار جد لقا هزارانی دا 5 پیپل کا ددیما لفيدي اف هجمارة 5 پیپل کا ام کارن نشانه که چکن گو اف نشان اف هجمارة 5 پیپل کا امی هجمارة خویا دیتری بخوینن 1206 تونه اف هجمارة کا 5 پیپل کل جمع نا دما امورن لقا یکم 3 هجمارة لقا دویم 1 هجمارة معناتو ابناکی چل جمعه ابناکی 4 پیپل جمعنا اف هجمارة کا 4 پیپل کا 3003 لفيدي جي وكي ام دبينن اف هجماركا ب4 پیپل کا لفيدي 1000 لما ام دبينن 1000 او جي 4 پیپل کا न 5 پیپل کا ام نشانه के الجم چتكن و اف هجمار न 5 پیپل کا دما ام دتين الهجمار خوا بنرن ام دبينن جو هجمارة 5000 ودصد وهشتي وچار يا اف هجمار تاني ب 5 پیپل جمعه ام تاني بداويا في برسا خويا دو يمجي امي انا برسا خويا سسيا امي هجمارك الجمع نديارة امي في هنجامي ببينن امي تشاو في هجماري ببينن برسيدا الجمع هجمارك الفيدي نخويايا في هجماري ام كومكي دهادكن انجامك ديما اذ انجامها تشيا بنجي ودهزار و400 وسخ وياك دما امي تشاو انجام خل بر ببينن مكومكي دها كريا اذ انجام دايما دما امورن كيمكي دها بكن وانجاما اف هجمارة نديار والجمع اي خويا كرن امي بيجن بنجي ودهزار 400 وسخ وياك كيمكي دها خاصت ديما بنجي ودهزار و400 وبيست وياك اف انجام يا قول جمع نديار بو تي ديار كرن دما ام في هجماري كومكي دهات كن في انجامي دديما ودما ام كيمي دهات كن جي ديسا نفس همان انجامي دديما الفيديو خندكاري ما ينجاو دلان ام تين بداويا وانا يا خويا 5 پیپل وحتى وانا كديتري من كيف خشيه